اما وی پرسیزی زاتر گوتو بیش بکن به میوانداریا رو ببری گشت پیدانا پیش سازیا هولر رزدار اندازیار طیب کجو اندازیار بخیر هاتی سپاس با آماده بونا و زور سپاس لسنور پارێزگا هەولێرێ بە گوهاستنا کەلوپەلان بۆ عێراقێ نەهادە چ ڕاوژدایە پشتی کو لە هەن خاڵان بەحسی ڕێگریە تێکردن زۆر بەداخەوە لە ڕۆژی پێنجشەممەوە بەڕاستی ئەنجومەنی وەزیرانی فیدرال بڕیارێکیان دەرکردووە یان دەستیان بە جێبەجێکردنی بڕیارێک کردووە کە ئەو کارگانەی کە لە هەرێمی کوردستان دامەزراون و لە لایەن وەزارەت و دەستەکانی حکوومەتی هەرێم مۆلەت دراون نابێ بەرهەمەکانیان ببەنە وەسەت و جنوبی عێراق بەڵکو دەبێت بچن سەردانی وەزارەتی پیشەسازی بەغدا بکەن بۆ دەرهێنانی مۆلەتەکانیان ئەوجا دەتوانن بەرهەمەکانیان ڕەوانەی وەسەت و جنوب بکەن کە ئەوەش بەڕاستی شتێکی هەم یاسایی نییە چونکە ئەو هەر کارگەیە کە لە هەرێمی کوردستان کار دەکات مۆلەتی وەرگرتیە لە وەزارەتی پیشەسازیانەوەتە لە دەستەوە بەرهێنان کە هەردووکیان دوو یاسایان هەیە تەنانەت ئەو یاسایی کە وەزارەتی بازرگانی پیشەسازی خۆشمان کاری پێ دەکەین هەمان ئەو یاسایە کە لە بەغدا کاری پێ دەکرێت و کارگەکان مۆلەتی پێ وەردەگرن بۆیە ئەمن بە ئەوەی بەڕاستی بە غەدر و زولمێکی گەورە دەزانم بەرامبەر بە هەرێمی کوردستان وەکو کیان و بەرامبەر بە کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان ئێوەش ئاگادار نەکرابوونەوە پێشوەختوەکە هەولێر وەکو نەخێر ئاگادار نەکردن بەڵام گوێبیستی ئەوە بووین کە دوو هەفتە پێشەستا خەریکی بابەتێکی وان بەڵام بەڕای من ئەوە ئاگادارکردنەوەی پێویست نییە چکە ئێمە کە لێرە کار دەکەین ئەو کارگانی لە ئاگادارکردنەوە بۆ ئەوە دەپرسم ئەندە زیار بازرگانان چوونە تا ڕێ بەرهەڵگر چوونە تا ڕێ ڕاگیراون ئەمەش زیانەکی دیکە زەبت ئەوەیان دروستە ڕەنگە ئەوە بۆ بازرگانان ئەوانەیە کە کاری تیجاری دەکەن دەبووە پێشتر ئاگادار بکرێنەوە بەڕاستی بەڵام بۆ ئێمە ئەگەر من دەڵێم کە پێویست بە ئاگادارکردنەوە نیە چکە غەدرێکە بەڕاستی ناکرێت چکە ئیش کارێکی یاسایی نییە ینی ئەو هەموو کارگەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بە هەمان یاسا کار دەکەن کە ئەو یاسایی کە لە وەزارەتی پیشەسازی و کانزەکانی بەغدا کاری پێ دەکرێت هەمان یاسایە بۆیە هیچ مبەڕێکی یاسایی نییە کە ئەوان ئەو ڕێگریان دروست کردووە تەنها ئەوەیە کە دژاتی هەرێمی کوردستان بکەن و بزاتیش لە کەرتی ئابووری و بە تایبەتریش لە کەرتە پیشەسازیەکەی ئەو کەلوپەلانەی کە دەگوازرێنەوە بۆ عێراق لە ڕێی خاڵە سنووریەکانی کە دانراون دیارە لە کام خاڵەوە یان بە تەواوی جێبەجێکرەوە هیچ شتێک پەڕ نابێت ئەوەی کە معلوماتمان هەیە بەڵێ لە پێش ئەوەی کە بگەنە کەرکوک لەوێ خاڵێکیان دانایە و ئەو پێشتریش کە کارگەکانی هەرێمی کوردستان لەوێەوە بەرهەمەکانیان دەبردە خوار و ناوەڕاستی عێراق ئێستا لەوێەوە ڕێگریان لێکرەوە لە ڕۆژی پێنجشەمەی ڕابردووەوە داوای ئەوەیان لێ دەکرێت کە بچن لە بەغدا لە وەزارەتی پیشەسازی بەغدایان بەڕێوەتی گشتی گەشەپێدانی بەغدا بچن لەوێ ناوی خۆیان تۆمارکەن و مۆلەتیش وەرگرن اینجا بۆیان هەیە بێن لێرە کارگەدا بمەزێن و بەرهەمەکانیان ببەن بۆ خوار و ناوەڕاستی عێراق کە دووبارەی دەکەمەوە سەتاسەد شتێکی نایاساییە چونکە ئەو یاسایی کە وەکو باسیشم کرد ئەو یاسایی کە ژمارە 20 ساڵی 1998 هەمان ئەو یاسایە کە لە بەغدا کاری پێدەگرێت بۆیە دەپرسم یعنی بۆ ئەو یعنی و بەغداش هەموو ناوی کارگەکانی لەلای ئەو کارگانە کە لەلای ئێمە مۆلەت دراون و کە پێمان گوتن ئەو کارگانە لە هەرێمی کوردستان مۆلەت دراون و کاریش دەکەن لیست و ژمارەی مۆلەتەکانیان هەموو لایە بەڵام هیچ مبەڕێکی یاسایی نیە بەڕاستی باسی گومرگ وەرگرتنیش دەکرێتن بەوە شتێ پەڕ نابن بەڵێ ئەوان دەرێن هەر کارگێ کە لە بەغدا خۆی تۆمار نەکا مۆلەت وەرنەگری تەعاملی کەلوپەلێکی هاوردە بۆ بەرهەمەکانیان دەکەن کەواتە دەبی چۆن کەلوپەلێکی هاوردە لە دەرەوە دێ و گومرگ دەدا دەبی ئەو کارگانەی خۆشمان کە لە هەرێم دامەزراون هەمان گومرگ بدەن بەو سایتە ئینجا داخل بەو شێوەیە کەلوپەل تێپەڕ بوونە لە ڕۆژی پێنجشەمەوە نەمزانیە چونکە بەڕاستی ئێمە لەسەر هێلین لە وەزارەتی خۆمان بەڕێز وەزیری بازرگانی پیشەسازی و بەڕێز بریکارەکانیان و بریکارەکانی و لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگە وەزارەتی ناوخۆوە لە کاری بەردەوامدان بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە چونکە ئەمە بە هیچ شێوەیە ئەوە بە هیچ مبەڕێکی یاسایی نییە بە غەدرێکی دەزانین بەرامبەر خۆمان باسی هاوردارکردنمان کرد ماماڵا لەگەڵ هەرێمی کوردستان و کەلوپەلی دەکرێتن وەک ئەوەی لە وڵاتێکی دیکەوە هێنرابێتن لە کاتێکدا خۆ هەرێمی کوردستان ڕێڕەوەکی سەرەکیە بۆ گواستنەوەی کەلوپەل لە ئێران و تورکیاوەش بوو عێراق ماماڵاکردن لەگەڵ ئەو کەلوپەلانەش گۆڕدراوە
لە خاڵی بەڵێ بە پێی زانیا ئەو زانیا من هەمە کە ئەوە زیاتر پەیوەندی بە بەشە بازرگانیەکەەوە هەیە بەڵێ خاڵێک دانرا بۆ ئەوانیش ئەو بەرهەمانێک کە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش هاوردە دەکرێن دووبارە لەو خاڵێک کە دانرایە دووبارە چێک دەکرێنەوە و هەندێکیان دووبارە گومرکیش دەکرێنەوە بە پێی ئەو تعلیمات و ئەو ڕوسومەی کە خۆیان هەیەە بەلێ دووبارە گومرکیش دەکرێنەوە بە پێی دوو گومرک لە کەلوپەلی دەرەوە وەردەگرێت شێوەیە بەڵێ ئەگەر بەو شێوە بەردەوام بی بەێ باشە ئەوەندەی لەسەر هێڵن لەگەڵ بەغدا هیچ وەڵامێکیان هەبووە یان ئەوە تا بڕیاریان جێبەجێ کردو تاوا بێدە نەخێر هەتا ئێستاوە خەریکن بڕیارەکەی خۆیان جێبەجێ دەکەن بەڵام لە لای خۆمان وەکو باسم کرد لە هەولی بەردەوامدان لە بە ئەگەری زۆرەوە بەیانیان دوو بەیانی وەفدێک دەچی کە چەند کەسی تایبەت و پسپۆر بەو بابەتەی تێدا دەچن لەگەریاندا دەنیشن بە داوای بەڕاستی موبەڕە یاساییەکانیان لێ دەکەن کەوە لەسەر چه ئەساسێک ئەو بڕیارە دەرچووە لە کاتێکدا کە ئەو یاسای کە ئەمە کاری پێ دەکەن لە هەرێمی کوردستان یاسایە کە بەڕاستی هەمان ئەو یاسایە کە ئەوان کاری پێ دەکەن ئیتر دەمەکێدا ژیان دا زیار کۆ عێراق بازارە نوێی گەلک پشتاخوا بە بەرهەمین هەرێما کوردستانی گرێ دەداتن ژبی لە ئەو کەلوپەلێن کو ژ وڵاتانی تێ دەرباز بیتن بەڵێ مانە هەر لە بۆ معلوماتی جەنابەت یعنی ئەو کارگانەی لە هەرێمی کوردستان دامەزراون و کەمۆلەتمان پێداون بەڕاستی زیاتر لە سەتا شێستی ئەو کارگانە بەرهەمەکانیان لە وەسەت و جنوبی عێراق تەسویق دەکەن و بە بازار دەکەن کەواتە هەمووی پشبەستە بەو بازارە زۆری مۆلەت درا لەسەر ئەساسی ئەو بازارە بۆ چکە وای دەبینین و کە ئەوەشی ڕاستە بە هەمان یاسا کار دەکەین یعنی ئێمە تەوەقوع ئێوەمان نەکردیە ڕۆژێک لە ڕۆژان ئەو گرفتە بۆ کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان دروست بکرێت بەشێکی زۆری کارگەهێن وێرە پشتاخوا بەوێ چندێک گەرمکەن بازارن عێراقی گەرمکردنەوە بەرهەمێن خۆ زێدە دەکەن و پێش دەخن و پێویستیا زیاتری پێویستیا ناوخوا بەرهەمتین ئەگەر هات و بڕیارەکە بڤی ئاوای مایە بە دجێبەجێکردنێدا چاوەڕێ چ دکن ژبان بەرهەمان ژبان کارگەهان بەڕاستی دەمێ ئەوەش برێم یعنی بەغدا بەوە نەوەستا کە کارگەکانی هەرێمی کوردستانی مەحروم کرد لەو ئاسانکاری و لەو تەسهیلات و لەو پشتگیریە کە دەکرێت بۆ کارگەکانی ناوەڕاست و باشوور ئێستاوە هەنگاوی دووەمینا کە دەیەوێ بەڕاستی کارگەکان ناچار بکە بچن لە بەغدا مۆلەت وەربگرن کەوەش هەم لە ڕووی یاساییەکەی دروست نییە و ڕێگە پێدراونیە هەمیش دەبتە فشار و لۆدێکی زۆر لەسەر خاوەن کارگەکان بەڵام لەو حالەتە من لەو قەناعەتە نیمە ئەوە بەردەوام بی بەڵام خوا نەخواستە ئەگە وەزع بەردەوام بوو بەلێ زەرەری زۆری دەبێت چکەوەی ئەمن ئاگادارم تاکو ئێستا چەندین خاوەن کارگەوە خوتوە ئەو کرێکارانیان ئەو کەسانەی لە کارگەکانیان کار دەکەن بەڕاستی ڕاوانەی ماڵەوە دەکەنەوە چکەوە چەند ڕۆژێکە کە بەرهەمەکانیان نەڕوە مەجبورن جارێ هەلوەستە بکەن بزانن ئەو دۆخە بەچی دەگا بەڵام ئەمن لەو قەناعەتەی جا نیمە ئەو دۆخە بەردەوام بی دەبێت چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە خەریکیشن وەکو باسم کرد لە وەزارەتمان و لە ڕێ ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی ناوخۆ خەریکی چارەسەرکردنی ئەو بابەتە گەلێک سپاس ڕێز دەرەندا زیار طیب کە ژوور بەبەرێگە شەبایدانە پیشەسازی هەولێر سپاس بۆ ئەمان دەبوون ماندینە بەرەت